شایی شەهید مەپرسن چۆن کە دڵ ئەبێ بە سوێسکە و سلەیمانی بە هێلانەی ئیتر شەعریش ئاسمانیەکە و پۆل پۆل وشەی ساز و سووری تێدا ئەفرێ مەپرسن چۆن کە ئەم سەرە گرگرتووەش ئەبێ بە پەڵە هەورێکی نزمونەوی سەر ئەزمڕ و بەدەم جێنگری ژانەوە گرمەگرم بۆ بەرەو خواردا ئەگەڕێ بەسەر شەقام و ماوانەدا ئەبارێ ئیتر شەعریش سەرچاوەیەکە و قوڵپە قوڵپ لەم بناری چاوانەوە هەڵەقوڕێ مەپرسن چۆن گەر خەم نەبێ بە بروسکە گەر ئەبینی وەنەوشەی چاهاری ئێوە نەبێ بە ڕێگا و تروسکە چرۆی ئەم زامی شیعرانم لەم بەستەڵێکی سنا چۆنە پشتگوێ دەم چۆن ئەبێ بە ڕەشەبا و شەپۆل چۆن لە گیانما ئەنوێ مەپرسن چۆن نە مەپرسن ئیستەلای من هەموو ڕۆژێ لە نێوان چاوانی گۆیشە و گەردنی پیرە مەگرونە خۆشەویستیم کۆترەشینکەی پێشمەرگەیە و نامەی دوا شەهیدی پێ و شەقژنێتی و دێت و ئەچێ مەپرسن چۆن ئیستەلای من هەموو شەوێ خۆشەویستی سلەیمانی مامی سوورە و لەناو بەفری شیعرەکان ماورد ورد هەڵدێ مەپرسن چۆن نە مەپرسن شاعیر وەکو پەڕەسێرکەی کۆچەر وایە هەرچەند وەرزێ بۆ شەمیارە جیوێنێ و ئیتر ئەویش ئاوازێکە و چاوێک ئەنێ مەپرسن چۆن داستانی پێشمەرگە ئەڵێ ڕێی سیامەند بۆ لای خەجێ بەناو گەروی زۆر نەهەنگاتێ ئەپەرێ وەرزی عاشق سواری وەکو فەرق و مەموو مامەڕیشە و نەجۆی ئەوێ ڕەنگە باری زۆر هۆنراوە زۆر گۆرانی لەم زستانە هەڵوەرێن ڕەنگە قژی زۆر ئەرخەوان زۆر شۆڕەبی وەکو پرچی کچی شارم بەم کڕێوەیە داڕندێن ڕەنگە زۆر چناری عشقی هەڵچووی بەردەم وەک حوجرەکەی نالی هەر بە پێوە هەڵپڕوچێن ڕەنگە مەمکی زۆر حەبیبم بەم دیواری شەوگارادا بکوترێن ڕەنگە زۆر گەڕەکی دڵم ماڵی چاوم ژووری دەروم و هەناوم کاولاش تەخت کرێن ڕەنگە بەڵام نیگای گڵە سەردە چرایەکەوە بە دەستی شەهیدەوە 200 ساڵە ماڵە ماڵەکەوە گەڕێ 200 ساڵە ئەم چرایە نە پێڵووی گرنگ ئەتروشێ و نەکس ئەبێ و ناشمرێ حەفەی کانون لە جێنەواری پاییزە پێش دوا کۆچی باڵنگەی پار بەیانیەکی خۆرەتاو بەیانیەک ڕوومەتی گەش وەکو مناڵ پێ ئەکەنی و سورمەی شەوقی لە شاری بنبنات بەیانیەکی خۆرەتاو کزەبای سات وەکو تەرزە هەناسەی کردی سەیوان بوو وەکو هەموو بەیانیەک ئەمڕۆ شارم شاژنێکی شڵەژاوی نیگەران بوو تاوانی جل بەڵک لەسەر پیادە ڕەوی شەقام لە پێشوازی ئەو ڕۆژەدا دەستیانە کردە ملسومی و تاقیان لێ ئا بۆ مەرگ تاوانی جل بەڵک